ئێمە هیچ جەرگایەکماندا نەخستۆ چاوەڕێنگ بێن بەس گفتوگۆ بەو منکو پێم وتی ناکرێ تۆ بۆ 2 ڕۆژ ئیشی بە تۆ بێ دوومانیش واز لە تۆ بێنێت و بڵێ هەر ئەوەیە و کاربان 24 ساعتی و خەڵک پێویستی پێی نییە. بەوەی بردومانەکەی شەوی ڕابردووی سەر چێڵگەی کۆرمۆرەوە گرفتی کارەبا لەسەر جەمهەرێمی کوردستان دروست بوو و هاوڵاتیان چاویان لە مۆیدە ئەهلیەکانە تاخۆ کارەبایان پێ بدەن بۆ ئەوەی کە پێداویستیەکانیان نی پێ جێبەجێ بکەن. لێرە ئارام ڕەحیمی لێ جێگری سەرۆکی کۆمەڵی مۆیدە ئەهلیەکان کاگەرم سڵاو لێبێت تا سێج بڕیارێکتان بواتەوە بۆ کارپێکردنی مۆیدە ئەهلیەکان لە کاتی نەبوونی کارەبای نیشتیمانی. سڵاو لە جەنابێت تا ئێستا هیچ هەواڵ شتێکیان پێ نەوتی. ئەی بەنیازی چین؟ ئێمە تا ئێستا لەلایەن هیچ جێتێکەوە پەیوەندیمان پێوە نەکراوە، بەڵام بەرنامەمان وایە ئێمە لەگەڵ دووهۆک و هەولێر و هەموو شارەکە پێکەوە بەرنمەیەکمان هەبێ بۆ ئیشکردنی مۆلیدەکان تا ئێستا هیچیان پێ نەوتی. باشە لەم حاڵەتەیە ئەگەر کارەبا بێت و بەردەوامی هەبێت لە بڕانی نەبێت ئێوە چیەکەن چی ناکەن یەقسەتان لەگەڵ لایەنی فەرمیان نەکردووە؟ هیچ شتێکمان ئەوان پەیوەندیان بێمەکردن ئێمەش پەیوەندیمان پێکردن، بەڵام بەرنامەی ئێمە ئەوەیە نەک ئەوان بۆ 2 ڕۆژ ئێمە بخەنە کار و دوایش بڵن کاکە پرۆژەی ڕووناچیە و تا دوومانی کە جواب هیچ حسابێکتان بۆ ناکەینیان و کارەبا هەڵمەکەن کارەبا هەیە. لە ماوەی ڕابردووە ئێوە چیتان کردووە بۆ بزانم عەقدەکانیشتان تەواو بوو لەگەڵ وەزارەتی کارەبایە؟ بەڵێ لە بەپی نیسبەتەکان تاگیی 12 هەموو عەقدەکان هەڵوەشاوت. ئەمڕۆ هیچ مۆلدێک لە شای سلێمانە ئیشی نەکردووە؟ هیچ موریدێک ئیشی نەکردو نازان بۆ سیتیەکانەوانە بارودۆخی خۆیان جیاوازە. واتە پەیوەندی بێەوە نییە؟ پەیوەندی بێمەوەنی بەڵێ. قسەدان لەگەڵ کارەباشان نەکردو تا ئێستا؟ هیچ نە ئەوان پەیوەندیان بێمە کردو نە ئێمە پەیوەندیمان بۆ کردووە لەسەر ئاستی وەزارە دەوان خۆیان کۆبوونیان هەیە و چ بڕیارێکێن، بەڵام بڕیاری ئێمەش ئەوەیە کە نەگوتووە بۆ 2 ڕۆژ لە حاڵدەکە ئەوان ئەڵێن تا 72 ساعت ئاسایی یان تا 24 ساعت ئاسایە بێتەوە، بەڵام ئێمە بەو میکانیزمە نا بەو 40 دیناری ئەوان بەو گرێبەستی ئەوان کە ئیشیان بە تۆ هەبێت و دوای 2 ڕۆژ بڵێ کاکە تاو میشەکەمان کۆتایی هاتو و غاز ئاسایی بۆ تۆ کارەبا بەردەوامە و ئیشمان بە مۆلیدەکان نییە. هیچ مۆلیدێک ماوە لە شاری سلێمانیەکە عەقدەکەی تاو نەبوو بێ؟ هەمووی تاوا بوو. هەمووی تاو بەڵێ. لەکێکەوە تاوا بوو؟ ئیتر لە حەڤەیمان هەتاکو 25مان کۆتایی هاتۆ بە عەقدەکان. هەوڵاتیان بەردەوام شتێکە نووسین تۆر کۆمەڵاتێکە وەکو تەنز لەگەڵ لە خاوەنی مۆلیدەکانەکەین دەرگای حیوار دانەخەن. ئێمە هیچ جەرگایەکماندا نەخستۆ چاوەڕێنگ بێن بەس گفتوگۆ بەو منکو پێم وتی ناکرێ تۆ بۆ 2 ڕۆژ ئیشی بە تۆ بێ دوومانیش واز لە تۆ بێنێت و بڵێ هەر ئەوەیە و کاربان 24 ساعتی و خەڵک پێویستی پێی نییە. تۆ بەدیلی ڕیسی هەر مۆلیدەیە هیچ شتێک نییە، ینی تۆ هیچ شتێک ڕاستە خەڵکێک دەوڵەمەند و ڕەفایەتەژی کارەبای سۆلەری هەیە یاخود مۆلیدەیەکی خۆی هەیە، بەڵام ئەو خەڵکە فەقیرەکە چی هیچی نییە. ئێمە بەداخیشم بۆی کەسا خەڵکێکە ئێستا نەخۆشی هەیە بۆ نمونە مناڵی مەکتەبی هەیە چەند هەمومان لەو بارودۆخین کە حساب بێکارەبایە، بەڵام کە تۆ حیوارە لەگەڵانەکەن لەگەڵ چی حیوارەکەیت؟ زۆر سپاس بۆ ئارام ڕەحیم جێگری سەرۆکی کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکان بەڵێ کە جوێبیستی بوون ئەمان وەکو مۆلیدە ئەهلیەکان تا ئێستا هیچ یاعزیشان پێنراوە لەلایەن وەزارەتی کارەبا و تاوەکو کار بە مۆلیدەکانیان بکەن ئەمان چاوەڕوانی بڕیاری کارەبان تاوەکو ئەمان کار بە مۆلیدەکانیان بکەن، بەڵام ئەوەی کە هەیە تا ئێستا کار لە چێڵگەی کۆرمۆردا دەکرێت و تا ئێستاش نازانرێت بە تەواوەتی کەی دەکرێتەوە کار باز دە 24 کاتژمێر و 40 کاتژمێرەکرێت، بەڵام تا ئێستا ئەمە بابەتێک نییە کە دڵنیا ببن کەی کارەبا تەواوەتی باش دەبێت.